29 چوار دەستپێکی تاقیکردنەوەکانی وەرزی دووهەمە واتە ئێمە پشووی بەهارەمان هەیە کە ئەم ساڵ پشووی بەهارە لە 11 دەست پێکە تاوەکو 24 مان بەڵام لە ساڵی ئایندە ئەو پشۆ جوان نامێنێت چونکە قانونی تازە دەرچووە تاقیکردنەوەکان دەست پێەکەن لە مانجە ڕەمەزانە بەر لە جەژن داوامی خوێندن وەکو خوێندن لە پێ و ساڵنامەی کە هەیە نامێنێت ئیتر دوای جەژن مباشرەتەن دوای جەژنی ڕەمەزان مباشرەتەن 29 مانگ 29 چوار ئەگەر جەژن 22 ئەوانە بێ دەسەکرێ بە تاقیکردنەوەکانی کۆتاییوە 5 یان 5 تەواوە بێ ئەوە تقریبان ساڵنامەی خوێندن دوای جەژنی ڕەمەزان 29 چوار تاقیکردنەوەی وەرزی دووهەم دەست پێ تاقیکردنەوەکانیش تا 9 مانگەکانی 5 هەموو شتێک لەناو وەزارەتی پەروەردە سەبارەت بە وەرزی یەکەم کۆتایی دێت خولی دووەمە مێنێتەوە ئەویش لە ماوەیەکی قیاسی کەم تەواو بێ ئەم ساڵ تەسەوەرەکەم پێشێکی 6 ساڵی خوێندن کۆتایی بە هەردوو دەورەکەیەوە